زۆر سڵاو بێەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا تومەتۆلاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. لە بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەم جارەشمان وەکو هەموو جارێ چەند بابەتێکمان ئامادە کردووە کە بۆتانە خوێنمەوە. بابەتی یەکەمان خواردنەوەی تەقەلوبی. ساڵەهایە نێوبەنێو هەواڵی تێداچوون ویان لە دەستدانی بینایی کەسانێک دەبیستین کە خواردنەوەی غەیرە ستانداردی ئەلکۆلیان مەسرەف کردووە. لە 1-2 مانگی ڕابردوودا ئەم دیاردەیە لە شارەکانی کوردستان پەرەی سەندووە. یەکێک لە هۆکارەکانی پەرسەندنی مەسرەفی ئەم جۆرە خواردنەوەیە بە تایبەت لەم مانگانەی دواییدا چوونە سەرەوەی قیمەتی خواردنەوەی ئەلکۆلی ستانداردە. ئەوەش بەهۆی هاتنە خوارەوەی ئەرزشی دراوی ئێرانیە بەرامبەر بە دراوی ئەو وڵاتانەی کە خواردنەوەی ئەلکۆلی بەرهەم دێنن. هەر بۆیە ئەو دیاردەیە لە شارەکانی کوردستانیش پەرەی سەندووە و گەلێک کارەساتی دڵتەزێنی لێکەوتوێتەوە. پزیشکەکان باز لەوە دەکەن کە خواردنەوەی تەقەلوبی و ئالوودا ماوەیەکی کورت پاش مەسرەفکردن و چوونە ناو جەستەوە خەساری زۆر گەورە لە مێشک دەدات و کەسەکە دەخاتە حاڵەتی کۆماوە یان بینایی لەدەست دەدات. لەناو خەڵکدا باز لەوە دەکرێت کە بڕێکی بەرچاو لەو جۆرە مەشروبە لەلایەن دەستگای ئیتلاعاتی ڕژیمەوە ئامادەکراوە و بە ئەنقەست بە جۆرە سەمێک ئالوودەکراوە و بە شێوەی ناڕاستەوخۆ و لە ناو شارەکانی کوردستان بڵاو کراوەتەوە. دەگوترێت کە هاندەری ئەو حرەکەتە دژە ئینسانیە ئەوەیە کە بازاڕی مەشروبی ستاندارد بەهۆی گرانبوونی لە ڕادەبەدەر تووشی کەسادی بوو و ژمارەیەکی زیاتر لە خەڵک لە چاوجاران کە خواردنەوەی ئەلکۆلی مەسرەف دەکەن بەهۆی هەرزانتربوونی ڕویان کردوتە ئەم جۆرە خواردنەوانە. وا پێدەچێت کە ئیتلاعات و سوپا بۆ ئەوەی بازاڕی بەرهەمهێنانی خواردنەوەی ئەلکۆلی غەیرە ستاندارد تعدیل بکەن دەستیان دابێتە ئەو جەنایەتەش. دەنگۆی ئەوەی کە دروستکردنی خواردنەوەی ئەلکۆلی سەمی و غەیرە ستاندارد دەستی ئیتلاعاتی ڕژێمی تێدایە وا بێت یاوانە بێت. لە هەر حاڵەتێکدا ئەوە ڕژێمی کۆماری ئیسلامیە کە تاوانباری ڕیزی یەکەمی هەموو ئەو خەسارەتەیە کە لەم بابەتەوە بەسەر بەکارهێنەرانی ئەو خواردنەوەیە دێت. بە پێی باوەڕەکانی ئەو ڕژێمە لە حاڵێکدا کە بەکارهێنانی مەوادی مخەدیر ڕێگە پێدرا و هیچ مانعێکی شەرعی لەسەر نییە لە هەمان کاردا. مانعی یاسایی و شەرعیان بۆ خواردنەوەی ئەلکۆلی داناوە. لە پاڵ ئەو مەنع یاساییەدا بازرگانی کردن بە خواردنەوەی ئەلکۆلی لە پاوانی سوپای پاسداراندایە و بەهۆی گرانبوونی و قاچاغبوونی قازانجێکی خەیاڵی لەم ڕێگەیەوە دەچێتە کیسەی سوپاوە. هاوکات بەهۆی گرانبوونی ئەو خواردنەوەیە هەر لە سەرەتای هاتنە سەرکاری ئەو ڕژیمەوە کەسب و کاری دروستکردنی خواردنەوەی غەیرە ستاندارد و تەقەلوبیش کە دیارە هیچ چەشنە چاودێریکی تەندروستی بەسەرەوە نییە کەوتۆتە ڕێو یان کەسانێک بۆ مەسرەفی خۆیان دروستی دەکەن. ڕژێمی کۆماری ئیسلامی هەرگیز بەرامبەر بە گیان و تەندروستی خەڵکی و وڵاتە بەرپرس نەبووە و چی بۆی شیکرابێت لەم بابەتانەوە ئازاری پێگەیاندون. لە تەمەنی ئەو ڕژێمە ژمارەی گیرەدەبووان بە مەوادی مخەدر بەدەیان قاچزیاتی کردووە تەنانەت مەسرەفی ڕێژەی خواردنەوەی ئەلکۆلیش سەرەڕای قاچاغبوون و مەنعی یاسایی کە بۆی دانرابوو بە چەند قات زیادی کردووە. بەڵام کاتێک کە ئەم ڕژێمە خۆی بەرامبەر بە تەندروستی خەڵک بەرپرس نازانێت جەماوەری خەڵک بۆ خۆیان پێویستە بە شێوەیەکی جدیتر مەشهوری پوچەڵکردنەوەی کردەوەکانی ئەو ڕژیمە بخۆن. جێگەی خۆیەتی لێردا ڕوو لە هەموو و کەسانش بکەین و ڕخنیان لێ بگرین کە بەبێ سرنجدان بە ڕێنوێنە پزیشکی و زانستیەکان لە ماڵەکانی خۆیان یان شوێنی دۆست و ئاشنا پەنا بۆ دروستکردنی مەشروباتی ئەلکۆلی غەیرە ستاندارد و غەیرە بەهداشتی دەبن و کارەساتی دڵتەزێنی تێدا چوونی خۆیان و خەڵکی دیکەی لێ دەکەوێتەوە. بابەتی دووەمیشمان بابەتێکە بە ناونیشانی دەرگای پشتەوەی کۆشکی سپی. ئەم بابەتە لەلایەن خەبات کوردەوە ئامادەکراوە. سەرەتا حەقە بگەڕینەوە بۆ یەکەم دیداری ترامپ و ئەحمەد ئەلشەرع لە ڕیازی پایتەختی سعودیە و بە ئامادەبوونی وەلی ئەحدی سعودیە و ئەردۆگان لە ڕێگای ڤیدیۆی ئۆنلاینەوە کە بە چەبڕیار و پەیمانێک شەرع 9 مانگ خۆی خافڵاند و هیچیشی بە هیچ نەکرد. ئێستاش لەسەر داوای ئەردۆگان بۆ جاری دووەمەکو دۆناڵد ترامپ دەڵێ بڕیارماندا چانسێکی تر بدەینەوە بەسەرەوە کاتیەکەی سووریا. لە ڕاستیشدا دەکرێت بڵێن ئەو تکە و ڕجای ئەردۆگان ئەمیری قەتەریشی لە پشتە. شەرع پێشەوەی بگاتە کۆشکی سپی بۆ چاوتروکانێک لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا پێشانی میدیاکان درا و هیچ لێدوانێکی ڕۆژنامەوانیشی بۆ نەڕەخسێنرا. لە هەمان کاتیشدا ڕاگەاندرا کە وەزیری دەرەوەی تورکیا هاکان فیدانیش لەگەڵ وەزیر لە کۆبوونەوەدا بووە. پێدەچێ سەردانەکەی شەرعیش بە هەماهەنگی فیدان بوو بێ و ئەمریکیەکان نەیانویستە بێ بابەتەکە لە بەردەمی میدیاکان لێک گرێ بدرێن و بێتە یەک پاکێج. بۆیە لە وێنەکانیشدا هاکان دەرناکەوێ
بەڵام لە ڕاستیدا بەشدار بووە لەوانە وتنەوەیەدا. بە پێوەی کە سووریا تا ئێستا لە ژێر دوو بڕیاری گرنگی ناوتەوە یەکگرتوەکاندایە، ئەوە بێجگە لە یاسای سزاکانی قەیسەری ئەمریکا کە تایبەتە بە سووریا و تا ئێستا دان بە حکوومەتەکەی لە شەرعدا نەنراوە و بانکردنی بۆ کۆشکی سپی پرۆتۆکۆلی نییە. لەسەر داوای دۆناڵد ترامپ و بە پێی سزاکانی قەیسەر بۆ 6 مانگی داهاتوو تەنها ئەحمەد ئەلشەرعی سەرۆکی کاتی سووریا ڕێگای بۆ خۆشکراوەکە تەواوی ئەو چاکسیازیانەی کە ئەمریکیەکان داوای لێ دەکات شەرع وەکو دارودەستەکەی جێبەجێ بکەن بۆ ئەوەی لە مانگی 5 ساڵی داهاتوو ڕێخۆشکەر بێ بۆ ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتی ڕازی بکات کە دەوڵەتە کاتیەکەی سووریا لە ژێربەندی حوتەم و بڕیارەکانی نەتەوە یەکگرتووەکان و سەزاکانی قەیسەر لەسەر سەرکردەکانی ئێستای دیمشق هەڵبگیرێن یان بە یەکجاری لا ببردرێن. هەرچەندە چاوەڕێ دەکرێت ئەو داوای ئەردۆگان تەنها کات کوشتن بێت و هەتا ئەو کاتە تورکیا و ئیسرائیل باوەش بە یەکتردا دەکەنەوە. ئەو کاتە تورکیا ڕێگە چارەیەکی تر و سەودایەکی تر بە دیمەشق دەکاتەوە و هەوڵ دەدا ئەمریکا و کۆمەڵگای نێودەوڵەتی ڕازی بکات کە دەست لەسەر سزاکان هەڵگرن و دان بە حکوومەتە کاتیەکەی ئەلشەرع بنێن. ئەو داواکاریانەی کە ئەمریکا لە ئەلشەرعی دەکات زۆرن و زەحمەتە. ئەگەر دەوڵەتێکی گەورەی سەربازی تۆکمەی لە پشت نەبێت شەرع بتوانێت جێبەجێیان بکات، ئەوەش یان بەسەریاندا زاڵ بێت. هەندێک لەو داوایانە دەخەمەڕوو، بەڵام زۆریش زەحمەتە کە ئەحمەد شەرع ئەو پیاوە بێ بتوانێت لەو ماوە کوردەدا ئەو هەموو داوایانە بە ئەنجام بگەێنێ، مەگەر ئەمریکا هەموو ڕۆژەیان هەفتەیەک بڕیارێکی پێ جێبەجێ بکات بە زۆر. ڕێکەوتن و دانان بە هەرسێ هەرێمەکەی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا کە کوردەکان بەڕێوەی دەبن و هەرێمی عەلەویەکان لە شارەکانی کەناردەریە، هەرێمی باشووری سووریا کە دەرۆزەکان. چەککردنی تەواوی گروپە تونڕەوە چەکدارەکانی ناو بەرەی نووسرە و ئەوانەی کە دەستیان هەبووە لە هەردوو کوشتارەکەی عەلەوی و دروزەکان و ڕاپێچکردنیان بۆ دادگا. چوونە ناو هەوپەیمانی دژی داعش و پاکردنەوەی تەواوی سووریا لەو چەتانە. هەوڵدان بۆ گەیشتن بە ئەو دەوڵەتانەی کە لەژێر چەتری دیانەتی ئیبراهیمی کۆبوونەوەتەوە. نەهێشتنی بیری تونڕەوی ئاینی و ڕنگدانەوەی بەسەر کۆمەڵگەی خەڵکی سووریا. ڕێکەوتن لەگەڵ دەوڵەتانی چواردەوری سووریا بە تایبەتیش ئیسرائیل. دەستگیرکردنی تەواوی ئەو سەرکردە سەربازی و سیاسیانەی کە ئێستا لە ژێر باڵی شەرعدا خۆیان حەشارداوە و چەندین کاری قێزەونی کوشتن و کاولکاریان ئەنجامداوە لە 14 ساڵی ڕابردوودا. زۆر داواکاری تریش کە لە ماوەی ئەو 6 مانگەدا بە چاودێری هێزە سەربازی دیپلۆماسیەکانی ئەمریکا حکوومەتەکەی ئەلشەرع دەبێت جێبەجێیان بکات. بەڵام بە بڕوای ئێوە شەرع ئەو کەسەیە کە هیوای لەسەر هەڵبچینین و بۆ 6 مانگی داهاتوو چی دەبین؟ بابەتی سێمیشمان بابەتێکە بە ناونیشانی سوودانی لە نێوان ساتی دەوڵەتداری و گەمەی دەسەڵاتدا کێ دروست دەکات. ئەم بابەتە لەلایەن عەتا شەمێرانی ئامادەکراوە. لە ناوەڕۆکی ئەو ساتە وەختە سیاسی ئێستای عێراقدا پرسیارێک وەکو میحوەرە وەستاوە کە هەموو ئەوانەی دیکە بە دەوریدا دەسوڕێنەوە. ئایا محەممەد شیعەل سوودانی لە نێوان تۆڕی هێزەکانی سەرکەوت و لە چوارچێوەی هەماهەنگی و دەرەوەی چوارچێوەی هەماهەنگیدا دەتوانێت بگەڕێتەوە بۆ سەرۆکایەتی وەزیران؟ لە ڕووکەشدا پرسیارەکە تەکنیکی دەردەکەوێت، بەڵام لە ناوەڕۆکیدا پرسیارێکە سەبارەت بە خودی سروشتی دەسەڵات لە عێراقدا کێ بەڕاستی دەسەڵاتی بەدەستەوەی و ئایا سەرۆک وەزیران بە پشتبەستن بە قورسایی هەڵبژاردنەکانی دەگەڕێتەوە یان لەسەر قورسایەکەی لە هاوسەنگی بەرژەوەندیەکان کە ئێستا لەلایەن خەڵکەوە نەبینراوە یاخود تاوەکو ئێستا لەلایەن خەڵکەوە نەبینراوە. ئەو زەبرەی هەڵبژاردنەکەی کە ئەلسوودانی بەدەستی هێنا ئەوەی خستە سەر گەورەترین بلۆک، بەڵام ناتوانێت بیان کات بە سەرۆکی حکوومەتی داهاتوو. سیستەمی سیاسی عێراق سیستەمێکە زیاتر لەسەر کۆدەنگی بنیاتنراوە نەک لەسەر هێزی ژمارەی. دەسەڵات دەکاتە بەرهەمی هاوکێشەیەک کە لە سندوقی دەنگدان تێدەپەڕێت. قوڵ دەبێتەوە لە تۆڕێکی ئاڵۆزی پەیوەندی و بەرژەوەندیەکان. ڕێک لێرەدایە کە گەشتەکەی ئەلسوودانی دەست پێ دەکات بە گەشتکردن بەو تونێلە تەسکەدا کە شەرعەتی دەستکەوتی جەماوەری لە شەرعەتی مانەوە لە دەسەڵاتدا جیا دەکاتەوە.
لەناو خودی چوارچێوەی هەماهەنگیدا وێنەکە لەوە ئاڵۆزتر دەردەکەوێت کە بە چاوی ڕوود دەردەکەوێت. چوارچێوەکە ئەوە نییە کە یەک بلۆگ نییە، بەڵکو پێکهاتێکی دانوستانکاری شلە کە حساباتی ئایدۆلۆژی لەگەڵ بەرژەوەندی ئابوووریەکان و کاریگەریەک سەریەککەوتوەکاندا تێکەڵ دەبن. هەندێک لە پێگاتەکانی لە ئەلسوودانیدا پرۆژەیەکی سەردەمیانە و توانای دامەزراندنی سەقامگیری لە ڕێگەی ڕێبازێکی پراگماتیکیەوە بۆ کاریگەری ناوچەیی و نێودەوڵەتی دەبینین. هەندێکی دیکەش وەکو کەسایەتیەک سەیری دەکەن کە ڕەنگە بێتە کەسێکی گەورە بۆ سیستەمەکە ئەگەر خولی دووەمی پێ بدرێت. ئەمەش ترسیان لە تێکدانی هاوسەنگی ناوخۆی و هێز بەرز دەکاتەوە. ئەم ململانێ بنەڕەتی ئەوەیە کە کاندیدکردنی سوودانی دەکاتە قومارێکی پڕ لە ترس، تەنانەت لە ناو ئۆردوگای سیاسی گوماناویەکەیدا. لەلایەکی دیکەوە حیزبە کوردیەکان و سوننەکان بە لۆژیکی جیاواز کار دەکەن، ئەویش لۆژیکی بەرژەوەندی پراگماتیکی خۆپەرستیە. ئەم لایەنانە کەمتر لە خەمی ناسنامەی سەرۆک وەزیرانن وەک لە ڕادەی دەستکەوتە گەرەنتی کراوەکان لە بوارە هەستیارەکانی وەکو نەوت و سنووری ئیدارەی و بودجەی گشتی. هەرسوودانی تێدەگات کە گەڕانەوەی نەک تەنها بەهێزی خۆی لە ناو سیستەمەکەدا تاقی دەکرێتەوە، بەڵکو بە توانای دروستکردنی هاوسەنگی نوێ لەگەڵ لایەنە غەیرە شیعەکانیش تاقی دەکرێتەوە. هاوسەنگیەک کە دەتوانێت ڕەوتی دانوستانەکان بگۆڕێت و هاوکێشەیەکی حکومڕانی جێگیرتر دابنێن. لەبەر ئەوەی سیاسەتی عێراق بەبێ لەبەر چاوگرتنی بەستێنە ناوچەیەکەی تێناگەین یان ڕۆڵی ئێران و ئەمریکا میحوەرێکی سەرەکی پێک دەهێنن، ئەمەش دەتوانرێت تێپەڕێنرێت. تاران لە ڕوانگەی پاراستنی حکوومەتەکەیەوە دەڕوانێت کە لەگەڵ بەرژەوەندیە استراتیژیەکانیدا بەریەک نەکەوێت. واشنتۆنیش بە دوای حکوومەتێکدا دەگەڕێت کە توانای سنووردارکردنی کوت لە چەکدارەکان و دامەزراندنی کەناڵی پازراوی پەیوەندیکردن لەگەڵیاندا هەیبێت. توانای سوودانی بۆ ڕۆیشتن لە نێوان ئەم دوو فشارەدا بەبێ ئەوەی بەڕوونی خۆی لەگەڵ هیچ کامیاندا ڕێک بخات سوودێکی پێدەبەخشێت، بەڵام لە هەمان کاردا دەیخاتە ژێر چاودێری بەردەوامەوە لە نێوان هاوسەنگی و ناجێگیریدا دەلەرزێت. ئاڵنگاری ڕاستەقینە بۆ سوودانی لەوەدا نییە کە دەگەڕێتەوە یاننا، بەڵکو لە فۆرمێکدایە کە گەڕانەوەی دەبێت ئایا دوای چەسپاندنی شەرعێتی هەڵبژاردنەکانی وەک سەرکردەیەکی بەهێزتر دەگەڕێتەوە یان بە سنوورداربوونی سازانە سیاسیەکان دەگەڕێتەوە کە دەستکەوت هەڵبژاردنەکانی بێمانە دەکات. لە سیناریۆیەکی تردا ڕەنگە بە هیچ شێوەیەک نەگەڕێتەوە، بە تایبەتی ئەگەر دابەشبوونە ناوخۆیەکانی ناو دامەزراوی سیاسی بگۆڕدرێن بۆ ڕێکەوتنێکی بێدەنگ لەسەر کاندیدێکی ئاڵتەرناتیڤی سەلامەت کە نیگەرانیەکانی هێزە کاریگەرەکان کەم بکاتەوە. داهاتووی سوودانی و ڕەنگە داهاتووی دەسەڵاتی جێبەجێکردن لە عێراقدا پەیوەستە بە هاوسەنگیەکی ناسکی نێوان سێ توخمەوە. لێک تێگەیشتنێک لە ناو بلۆکی سیاسی شیعە، سازشکردن لە نێوان هێزە غەیرە شیعەکان و هاوسەنگی هێزی ناوچەیی. هەر یەکێک لەم توخمانە بە تەنیا توانای ئەوەی هەیە کە بیباتە لووتکە یان پاڵ دووری بخاتەوە. بڵین لە کۆتاییدا ڕەنگە سوودانی بگەڕێتەوە، بەڵام وانەکە ڕوونە. حەقیقەتی بنچینەی بە بەردەوامی دەمێنێتەوە. لە عێراقدا تەنیا سیاسەتمەدار نییە دەسەڵات دروست دەکات، بەڵکو دەسەڵات خۆی سیاسەتمەدارەکانی خۆی دروست دەکات و سەر لە نوێ لە قاڵەبیان دەداتەوە و سنوورەکانی ئەو شتانی کە بۆیان ممکینە پێناسە دەکەنەوە. لێرەدا پارادۆکسە گەورەکە کەوتوتەوە. ئەو سیاسەتمەدارەی پێی وایە دەوڵەت لە قاڵب دەداتەوە خۆی دەبینێتەوە بە تێپەڕبوونی کات لە چوارچێوەی قاڵبێکدا دەژی کە دەوڵەت بۆی دروستی کردووە، قاڵبێک کە تەنیا ئەوانەی لە لۆژیکی سێبەرەکان و لۆژیکی ڕووبەرەکەش تێدەگەن. بەڵێ بینەرانی خۆشەویست، بەنامەی لێکدانەوە هەڵوێستم پێشکەشکردن هەر شاد بن.